بینەرانی خۆشەویست ئەو کاتتان باش لە خزمەت ئێوەی خۆشەویست داین لە دوایین ئەڵلقەی پرۆگرامی جوانکاری ئافرەتان لە ماوەی ئەم پرۆگرامەدا پیشانماندا کە خانمان چۆن ئەتوانن خۆیان جوانتر پیشان بدەن لە بۆنە و مەراسمە تایبەتیەکانی کە دەیانهەوێ بەشداری تێدا بکەن. بەڵام ئەمڕۆ لەم پرۆگرامەدا دەمانهەوێ پیشانی بدەین بزانین چۆن ئەتوانین پێستمان لەو مادە و کەرەستانەی کە لەو ماوەیەدا بەکارمان هێناون بپارێزین بۆ ئەوەی چین و چروک یاخود زەرەر بە پێستمان نەگەیەنێت. بە هاوڕێتی سۆنیا لەم پرۆگرامەدا ئەو مادە و کەرەستانە بەکارهێنین بۆ خاوێنکردنەوەی دەم و چاومان. سۆنیا گیانجارێکی دیکەش بەخێر بێ. ئەمڕۆ دەتەوێت چی بکەی ئەو شتانی کە بەکاریانەهێنی چین و چۆن ئیسفادەیان لێ دەکەین؟ ئەو مادانە کە ئیسفادەکەم هەمووی تەبیعین بەڵێ هیچ شتی کە زەرری بێت یان نییە، یعنی ئەتوانین بەڕاحەتی هەموو مادانە بخۆین. لە تەکی میوەس ئەتوانێت ڕۆغەن زەیتون زۆر ئیسفادەکەم. ئیتر بۆچی ڕۆغەن زەیتون مەسەڵەن؟ لەبەرەوە چۆرێکی تەبیعیە و زۆر باشە، بۆ نەمکردن دەمچاو. ئەتوانی جاجار کرمت پیانەوێت کرمی دەمچاو ئەتوانێت ڕۆغەن زەیتون ئیسفادە بکەی بۆ هەموو پێستێکی ئەتوانین ئیسفادە بکەی. دەمچاوی فەرقیان هەیە، دەمچاو وشکمان هەیە، دەمچاوی ئاکنە جوشمان هەیە کە ئوفونەت دەکات. ینی زیبکەی هەبێ و دەموچانێکە. دەمچاوی وشک چۆر ئەنوا مختلفی هەیە. بازی میوێلیش ناتوانێت بۆ بازی دەمچاو. مەسەڵەن ئەم سپیدە دەمچاوی هەست دەکات ماوەیەگە کە دەمچاوی وشک بووە. ئیتر ڕنگوشتی توزی مات بووە لەبەرەوە ئەسترس کاریگەری هەیە. هەوایش بەرەو سەردەی کە بڕوات توزی تاسیری هەیە لە ناو دەمچاو. لەبەرەوە مادەیەکی ئیسفادەکەیم یارمەتیادات بۆ نەمکردنی دەمچاو لە سەری ئەم. ئەگەر دەموچایە وشک بێ ئەو میوەی کە بەکاری هێنی چ جۆرە میوەیە؟ میوەی کە بەکاری دێنی هینیتیان نەبێت، یعنی سێوی وەکو چی مەسەڵەن وەکو پورتەغاڵ نەبێت، مەسەڵەن ئەوانێکی ترشیتیایە وەکو لیم و پورتەغاڵ نارنگی میوە گەلێک بێ کە کەمێک شیرین شیرینتر بێت باشتر. مۆز ئەڤۆکادۆ زۆر باشە. توت فەرەنگی ئەمڕۆ تۆ دەتەوێت توت فەرەنگی بکات؟ حەزم بە توت فەرەنگی کردم ڕووبیری تاوسان هاوینم کردیتر. بەڵام ئەو کەسانی کە پێستیان چەورە چی؟ ئەوانێکی پێستیان چۆرە ئەتوانن چشتێکی تووشیاتایە، مەسەڵەن وەکو لیمۆ زۆر باشە. لیمۆ وەشک دەکات دەمچاو. بەڵێ دەتوانێت تیکرا لە تەکی ئەسەڵ بکەی مەسەڵەن لەگەڵ هەنگوێن لیمۆ و هەنگوێن. ماوەکەی مەسەڵەن چەندێ بە دەم و چاوی بمێنێ؟ 20 دقیقە تا 30 دقیقە تقریبان یعنی نۆرماڵە. باشە. باسیەوەت کرد کە ئەو مادانە بۆ ئەو کەسانی کە جووشیان هەیە زیبکەیان هەیە دەم و چاویان ئەوان چ جۆرە میوەیە گیان مادەیەک بەکاربێن؟ وەلا بۆ ئەوە شترم هەیە زۆر باشە، قورسی سەرئیشە وەکو ئاسپرین یا قورسی چی پێ دەڵێن لای خۆمان موسەکن ئاسپرین باشترین ئارام بەخش بێ. بەڵێ ئەتفاقەن هینامە لە کوردستان پێما بە زۆرتر پاراستامۆڵ ئیستفادە دەکەن. لە ئیران لە تەکی ئاسپرین ناویگە لە هەموو وڵاتی پێ دەڵێن. ئەمڕۆژ هینام لەبەرەوە نیشان بدەم ئەتوانی مەسەڵەن 4 دانە ئاسپرین لە تەکی توزی ئاو تیکڵا بکەی کە وەکو تقریبەن وەکو ماست کەمێک خەست بێتەوە. درستە دەمچاوت بەلەوە ئەشوری توزی نمناک بێت، دوای ئەو ئاسپرینە لە دەمچاوت ئەدەی تقریبەن 20 دقیقە. کەسانەی زیبکەیان درستە. یا دەمچوان زۆر هێنا وەکو وشکە بۆ نەرمی بکات. دوای ئەمە بە یەکجار جواب نادا، باید چەندین هەفتە ئەستفادەی بکەی. هەفتەی جاری زۆر باشە بۆ دەمچاو. هەموو ئەو مادانە هەفتەی جاری بۆ پاکردنی دەمچاو زۆر مهمن. لەبەر و کاتی مێکاژ یا ئارایش پاک دەکەی بە جوانی بە قولی ناڕۆیدە ناو پێستی دەمچاو. ئەو کونێنە دەمچاوە هەمویان بەسراون بە یەکجار بە ئاو و سابوون پاک نابێت. بە ئاوی گەرم زۆر زۆر باشە، دەستی لە ئاوی گەرم دەستی دەکەی. من زۆر گوڵاو ئەستفادە دەکەم
کاتی تەواو کارە دەکرد بە گوڵاوی شووری ینی بۆ گوڵاو لەبەرە گوڵاو ڕلاکسی هەیە ینی ئارامبەخشە درستە. بۆ کەسانەی کە زۆر میکیاژەکەن ئیوە هەیە مەسەڵە بینی ڕۆژانە زۆر میکیاژەکە چەند هەفتە لەبێ مەسەڵ لە مانگێکە چەند جار دەموچایی پاک بکاتەوە بەم جۆرەی کە بە نەزەری من ئەمە هەفتەی یەکجار زۆر باشە بۆ هەموو کەسالا هەموو مێکاژ زۆر بکە یاکەم هەفتەی جاری زۆر باشە. زۆر باشە من زۆر کاتتان ناگرم ئێوە دەتوانن سپاس خەریکی کارەکەتان من بەجێتان دەڵم دوایی دەگەڕێمە وڵاتان. هەروە بەسمان کرد لە تەکی ئاوگە زۆر گەرم بێت هەرچی گەرمتر بتوانانی سادە بکەی باشترە لەبەرەوە کۆنانە هەموویان واز دەکرێن. خاولی کە تووزی نەرم بێت زۆر باشە ئەو خاولیشە ئەتوانی هەموو ڕۆژی بۆ پاکردنی میکاپ ئیسفادەی لێ بکەیت. بیشتر میکاپ زۆرتر لە لای لوتە و ئەسەری ئەمینەت هەموو جاری دوای کە دەمچاویش بشووری بەڕاتی ناچوات. ئەم شوونانە زۆر مهمە کە بە جوانی پاک بکەیت. ئەوە مەسەڵەن میکاپی ئیسە نازانم لە کامرە بتوانین نیشان بدەیت یانە ئیسە میکاپەکەی پاک کردە بەلەوەی کە بێت بۆ پروگرام ئیتر نازانم ئیسە نیشانە دەیانە. کاتی ئەومان ئەنجامدا ئیتر ئەمە ئیسە پاک بووە تووزیگیشتەرە لەبەرەوە هەموو کوناگان واز دەکات. ئەو شتانە کەم ڕژ ئەسفاری دەکەم یەک دانە قاشوغی چایخۆری جۆستیپ یەک دانە قاشوغی چایخۆری هەنگوین یەک کۆچکیش کۆچک چایخۆری داچین. وا تقریبەن هینەگەی ئەندازەکەی وا زۆر باشە. چێک بە جوانی تەواوی دەمچۆ لێدەی لەبەر داچین تووزی قەویە ئەشی زۆر موازە بێت کە نەچواتە ناو چاودان. پیلینگ بە ئینگلیسیش ناوی پیلینگە بۆەوەی کە جارجار هەیە کە چ ژنان چ پیاوان فەرقی نییە لەسەری لوتمان نقطە نقطەی ڕەشی هەیە بە جوانی ئەتوانین بۆ شتانە لای بوون ئەتوانی ئەگەریش ناتوانانی داچین و چشتانە لە بەردەست نییە ئەتوانین بەڕاحەتی لە وەکو لە تەکی شەکەر و ڕۆغان زەیتون تیکەڵا بکەی لە دەمچاوە دابنێ بۆ پیلینگ یعنی ئەو چشت خاڵی ڕەشەکان لەسەری لوتت ئەتوانین بە جوانی لابووی. کاتی ئەومان ئەنجامدا بە جوانی ماساژ دەدەین لە خوار بەرەوسەرەوە. بوونیشی زۆر خۆشە.
تقریبا 4-5 دقیقه اتوانی ماساژ بدهی. اگریش حزت پیه اتوانی 10 دقیقه چارکی هر لسر دمچاو دوات دای بنی. دوایی با آوی گرم به جوانی هموی پاک دکی. زورتر همیشه تقریبا اما هو تانه زور وشک دبید لاتوانه بخاطر زمستان بید یا که میکاپ وشش دکی بیشتر ام منطقه سخت را پاک کردن میکاپ. باید خواه بروسه رو اما زور باشه اگه بتوانی لتکی برادرت یا خویش یا دایک یا مرد فرقی نیست دو زلمه زور باشه لبرو او کاتا که و اخوی او هرمونانه ریلکس بخوان زور استراحت دکن به جوانی حالت کو ریلکس دکی با پس زور مهمه که بتوانی او لحظه استفاده بکی بباشی مثلا و بتوانی بخوی 20 دقیقه ساعتی با پس زور باشه. ایستا ماسکی که بودانیم که به ژلاتین چاک دکرد پودری ژلاتین به انگلیسیش هر ژلاتینی پدلن قاشقی خوردن؟ کوچگی چش خوردن کاتی یک کوچگی ساره دکی دو کوچگیش شیر تکرار دکه بجوانی اما تقریبا با 2 دمچاو اتوانی استفاده لی بکی اوانه که زور دمچاوان موی هیا توزی به سختی درج وادمه لبرو زور سفت بجوان لسر دمچاو دانیشه که ششتیل رش لسری لوتو دمچاو پاک دکاد تقریبا تا 15 ثانیه لسری لناو میکرو دارنین که شو کو آوی پی بید اما شی مواظب بید که گرم نبیدم شادم بسوتنه
ئۆکەیە بە جوانی بە تەواوی دەمچەوە دەی بازی شوونەی ناشی بیرێ لەبەرەوە دوایی کە گەرەکتە لە دەمچاو جایەوە بکەی بە سەختی دەرەچوات مەسەڵەن ژیری چاو ناتوانێت بدەی واتەم کەندە میشانە ئەوانە کە دەمچوان مووی زۆرە زۆر باشە بۆەوەنە بە جوانی مۆگان هەمووی لاوە ئەشێمە ئەم ژلاتینە لە دەمچاو وشکۆ بێت کە دوایی بتوانین بە ڕاحەتی لە سەر دەمچاوی دەری بێنین تقریبا وا بزانم چارەکێک ئێستا ژلاتینە بە جوانیەوە دەمچاوی وشک بووە چۆن ئەزانین وشک بووە بە دەست هەستی دەکەین کە نەچەسبێ لە دەست ئیتر شوونیگە دووزینەوە کە بتوانین ئەمە جیا بکەین لە دەمچاوی تووزی ژان یعنی ئیش دەکات دەبەرەوە دەمچاوی مووی هەیە
اوکی ئیستا گەرەکمانە میوە لە دەمچاویدا بنین فێران تووتفەرەنگی و تووزێکیش مۆز ئیتر ئەویش بەستگی بە خۆت هەزە خۆدا چەندی سادە بکەین ئەتوانین ببینین کۆچێکی خوراک سفێگی تقریبا ئەمە ماس هەنگوین دوایەوەیش یەک دانە دوو کۆچک ڕوونی زەیتون روغن زيتون ئەمە بە جوانی تەواوی دەمچۆوە دەین ئیستا و تەواوی دەمچۆ و سپیدە وازە یعنی ئەو کنێنە هەموویان واز بوونە ئەم ویتامینە لە مۆز و تووتفەرەنگی و ڕۆغەن زەیتون و هەمووی لەسەر دەمچاو بە جوانی ئەڕوا ناو دەمچاوی چقدر بوش خوبه؟ ها دەبێ و قاپە لابێرە ئەمە ئیتر پێویستە نییە؟ دوایی گەرەکمە بیشورم بۆی لایەوە هەر لێرە باشە؟ وەرافت شت من ژێر چاویش ئیسفادە دەکەم ببندش بۆ کەسێلی کە تووزی سنیانیش مستنە یا جارجار هەزەکەی پێسە دەمچاوت بکشی ئەتوانی سپی هیلکە سپینەی هیلکە سادە بکەی لەناو ئەمە ئزافەیەکەی ئەگەر دەمچاودانی زۆر وشکە زەردی هیلکە سفادە توانی بکەی بە زەردێگەی
بە نظری من قانونی نییە بۆ چشتی طبیعی تەنیاشی بیری لێ بکەی چشتێری ترش بۆ دەمچاوی کە چۆر بێت چشتێری شیرین بۆ دەمچاوی کە وەشک بێت. نمیخواره جایی بخارو نماسد. خب امیش نیم ساعت زور باشه که اگه بتوانه یا کاتتان بید بتوانه نیم ساعت لناو خیارکیش لآخر راستی لبینو چو ببند. خیار زور باشه بۆ دەمچاوی کە تووزی ڕەشە ژیر دەمچاو یایە کە ئەوانەی لە خۆ هەڵەسێ دەمچاوی لە وەرە میکردە خیار هینی دەکات یعنی ئارام بەخشە. ئەم ماسکە ئەبێ نیم سات لەسەر دەمچاوت بێت دوای نیم سات بە ئاوی وەلەرم بیشوری. هەموو دەمچاوی ئەشی ڕوتوبەتی بێت تووزی ئەگەر ڕوتوبەت نەبێت لە ناو دەمچاو چروک و چین و چروک زۆرتر نیشانەدات. دوایەوە دەمچاو تووزی مات و وشکە ڕوتوبەت زۆر مهمە بۆ دەمچاو. گەرەکمانە بزانین چۆن دەمچاومان ڕوتوبەتی کەم بووە ئەتوانین بە ئاو عادی یا گوڵاو کاتی لەسەر دەمچاومان دەدەین ئەگە بە زووی وشکەوە بێت دەمچاو یعنی ئەو دەپێستە لە احتیاجی بە ئاو هەیە بە ڕوتوبەت هەیە بە نەم هەیە وازانین کە دەمچاو ئەو سلولێ دەمچاو ئاویان نیازە. ئەگەر لە دەمچاو چەند سانیە مەسەن 2 دقیقە 3 دقیقە بێسێت معنیەوەدات دەمچاو حاڵی باشە یا پێس حاڵی باشە. دوایەوەیش کاتی گوڵاو یا ئاو یا لەسەر دەمچاوماندانە بە یەک دانە کرێمی ئەتوانم مەرتوب کننده بێت ئەتوانێت بۆ بەسگی هەیە چ کرێمی سوارێکی فەرقێکی نییە. تووزی لەو کرێمە دەرەینی لەسەری دەستت دانەی لە مل و شان ئەتوانێت تووزی ماساژ بدەی. ماندوو نەبی دەستە خۆش بێ پێم وا بە کەمێک ئەوە لە هەموو پرۆگرامەکان کەمێک زەحمەتتر بێ دیارە خۆشترە یعنی ئەو کەسەش کە لەسەری دەموچاوی کار دەکەی و خاوێنی دەکەیەوە بۆی خۆشترە زیاترە لە هەست بە ئارامی دەکا. بەڵام پێم خۆش بوو پرسیار بکەم ئەو کرێمەی کە بەکارت هێنا بۆ شان و ملی چ جۆرە کرێمەکە گرینگەکە لە چ مەوادێ پێک هاتبێ یان هەر کرێمێکی نۆرماڵ؟ ئەم کرێمە خۆم چاکم کردە هەمووی تەبیعین بە ئەسەڵ و گوڵاو و هەنگوین و گوڵاو دقیقاً دروستم کردە یعنی هیچ شیمیکالیتیان نییە زۆر ئارامبەخشە بۆ دەمچاو بۆ هەموو نەوە دەمچاو ئەتوانی سادێ بکەی. خۆم کە زۆر لە تەکی ئاو کۆنتاکتم یعنی لە تەکی ئاو ئیش دەکەم بۆ دەستوشتم زۆر لەمە ئیسفادە دەکەم نەرم کنەندەیە. ئەوم لەسەری سپیدام ئیسفادەم کردە لەبەرەوە هەستیشی کرد دەمچاوی زۆر وەش بوو ئەماوە. بەڵێ حتمما ئیسفادەی دەکە. بەڵام گرینگە بۆ کەسانەی کە بەتایبەت کە ماسکەکەت بەکارت هێنا
کوتت 20 دقیقە بمێنێتەوە ئەگەر زیاتر بمێنێتەوە هیچ مشکلەی نییە لەبەرەوە تەبیعی لە مادەی هیچ مشکل هەرچی فرەتریش پێت باشترە بۆ میوەکەی شەر بە هەمان زۆر سپاس دەسە خۆش بێ و کولی پرۆگرامەکەمان ئەڵلقەکانی پرۆگرامەکەمان بە پاکردنەوەی دەموچاو کۆتایی پێهات بەو هیواین کە بینەرانی بەڕێزی ئەم پرۆگرامەیە کەڵکی پێویستیان لێوەرگرت بێت و دەستخۆشی لە جەنابیشت دەکەین هیوادارم کە هەموو لایەک ئیسفادەی لێکرد بێت بەخواتان دەست بێرم.